لە 20 مانگ ئەم بنکانە کراونەتەوە تاوەکو 27 مانگ بەردەوام دەبن و ڕۆژانە ژمارێکی زۆری دەنگدەران ڕوو لە مرکزەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران دەکات کارمەندەکان لەو مەراکزانە لە خزمەتی دەنگدەرانن لە خلالی ئەو چەند ڕۆژە ئەم ڕۆژە شەمین ڕۆژە بەیانی حوتەم ڕۆژە و کۆتا ڕۆژە و ئەوەی کە پەیوەندی بە پرۆسەی ئێمەوە هەیە جیایە لەگەڵ بایۆمەتری لە عێراق لەبەرەوەی ئێمە پرۆسەکەمان پرۆسەیەکی یەدەویە و هیچ بەشێکی ئەلکترۆنی نییە بۆیە دەنگدەران دڵنیا دەکەینەوە کە ئەوەی لە عێراق پیادە دەکرێت وەکو وەرگرتنی 25,000 ئەوانە کە کێش ئەو دەنگدەرانی کێشەی کاتیان هەیە لای ئێمە ئەو کێشانە نیە و ئێمە هیچ پەرەپارێک لە دەنگدەر وەرناگرن. ئەمڕۆ هاتووم بۆ ئەوەی یەکەم جارە ئەو کتە جوانم بەشداری دەکات لە دەنگدان و تاکید لە ناوی خۆشم بکەمەوە بۆ ئەوەی لە 25 بچین بۆ دەنگدان بۆ سەربەخۆی هەرێمی کوردستان انشاءالله. Biliyorsunuz bu bizim Erzurum Oltu Havzası'na ait olan bir cavkavadır. Bu aynı zamanda kuzunun komple gövdesinden yapılır. Bunda yalnız soğan, karabiber, tuz. Başka bir katkısı yoktur. Kuzuyu komple kemikten ayırtlar. İçerisinden sınırlarını, artık etlerini aldıktan sonra yazarak bu pozisyona getiririz. Pozisyona getirdikten sonra işte gördüğünüz gibi şişleriz. Bu şişe bunu komple geçiririz. Geçirdikten sonra çevirerek kızartırız. Kızarttıktan sonra cağ dediğimiz şu cağ. Cağı tek tek şöyle keseriz. Bunlar daha evvel Ruslar yapıyormuş bizim Oltu'da kalanlar. Onlardan dedem görmüş, bakmış. Hedeflerini, tünellerini aldı ve oltu taşını tesbihini icat etti. Bunu insanlar fizik tedavisinde 1 numaralı doktorların raporlarıyla kullanıyorlar. Niye? Bu topraktan çıkan her maden elektrik vardır. Elektrik de bütün vücuttaki kan pıhtılaşmasını, sinir sistemlerini, bütün vücuttaki olan elektrik harekete geçirir. ئێمە ماتۆرمان بۆ دێ بۆ ئێرە تەفریشەکەین دوای تەفریشکردنی دەرێکەین بزانین چەند نوحاسی تایە مزەکەی تایە دوای مزەکەشیان دایانێن عازلی بۆکەین دوای عازلکردن لەفێکەین سیمی تیاکەین کە سیمان تێکرد بە عەدەد و قیاسی خۆی تێیەکەین دوای ئەوە کە ئیش پێکەین بە ئەمپێریە لێرە ئیش پێکەین بە کارەبای خۆمان ئەمپێریەی لێ دەین بزانین چەند ئەمپێر ڕاکێشێ لەبەرەوەی زیادە کەمە. مۆلدەی ماڵان نیشەکەین گەڕەکە این گەڕەکی شەکەین ئەو مۆلدەی گەڕەکی شوێگەین لەبەرەوەی ئەستوێ بە بۆنەی گەرماوە ئەستوێ بە بۆنەی کارەباوە بە بۆنەی بۆربینی شکاندنەوە ئەستوێ ئەم بۆربینگە کە شکا مەلەفەکەی تێکەدا کە مەلەفی تێکدا ئەبێ لەفکەینەوە.